ڕۆژی هێنی لە شاری سلێمانی پاڵاونەتی لە ژوانی کوردستان بەڕێوە چێ کە ماوەی ئەتوانم بڵێم چەند مانگێکیشە یەکێتی لە ژوانی کوردستان لە ئامادەکاریە و یاریزانانیش ئامادەکاریەکی چڕوپڕیان کردووە بۆ بەشداریکردن لەم پاڵاونەتیە کە ماوەیەکی زۆرە لەسەر ئاستی کوردستان خۆیان نەبینیوەتەوە. دەستگای میدیایی کورساتیش سپۆنسەری میدیایی پاڵاوانێتەکە یەکە لە شاری سلێمانی بەڕێوە چێ. ئارام ئەمین وەکو یەکێک لە ڕێکخەران و جێگری سەرۆکی یەکێتی لە ژوانی کوردستان لە سپۆرت مەگەزین میوانە. کاگەران بەخێر بێی. سپاس ئامادەبوونت. تیشرتێکە لەبەرایە لۆگۆی پاڵاوانێتەکەی پێوەیە. تیشرتەکە لە بازاڕایە یاخود ئەمە چیتان کردو بۆ ئەمە؟ بەڵێ ئەمە بە تایبەتی ڕوسمان کردەوە و پاڵانانی کە بەشدارە بن لەو پاڵاوانێتی وەکو دەستیاریەک لە سەرەتاوە لە کاتی ڕجستەری ناوەکان ئێمە دەستیاریەک تەستیمیانەکەی. چەند کەس تا ئێستا وەریگرتووم تیشرتە؟ هیچ کەسێک تا ئێستا وەری نەگرتووە. لە کەیە وەرێگرن؟ لە ڕۆژی حوتی مانگ. ڕۆژی پاڵاوانتێکەیە؟ نە ڕۆژی ڕجیستەر ناونووسینەکە. باش. اینجا ماوەیەکی زۆرە ئەبینین وێنەی پاڵاوانە کوردەکان لە پۆستەری پاڵاوانتێکە بڵاوەکرێتەوە. چۆن ئەمەتان کردووە؟ پێشتر بینومانە هەر فیگەرێکی جیهانی دانراوە کەسایەتی یەک دیست پێگانی لە شولارێک دانراوە پاڵاوانە جیهانەکان نەبوون. ئێستا پاڵاوانە کوردستانەکان دەرەکەون. ئەمەش هەنگاوێکی باشە. مامۆستا ئەمە شتێک نییە بۆ من ناوی بنێمی ئیبداع نەم کردووەکو ئیبداع. تەنها بە حکم ئێمە بەشداری پاڵاوانە جیهانیەکانمان کردووە لە دەرەوەی وڵاتی بەوکو شخصی ئەگەر باسی کەم ببوورە نەچێتە بابی شخصیەوە لە وڵاتانی ئەوروپا لە چەندین وڵات پاڵاوانێتیانم بینیوە لە ئەمریکاش. هاتووم تەنها کۆپی پێیستێکم کردویان کە چوم لێ بەشداری پاڵاوانێتێکم کردووە تەنها بۆ ئینجازی شخصی نەڕۆشتم هاتووم فکرشم کۆپی کردووە. ئێستا هاتووین لێرە ئەمە کە ئیکین شتێکیەوە پۆرس نییە. تەنها کۆپیکردنە چەند شتێکی سادەیە بەڵامیشی فەنی و جوانکردنی پاڵاوانێتێکەیە بۆی ئێمە ڕووکراوە بین نەکەوی ئێمە بۆ نەبتۆڵاتێک بەرین بەڕێ پاڵاوانێتێک بەرین بەڕێ بە نەفەسی 20 ساڵ پێش ئێستا هەر لە جێ خۆمانە چەق بەستوبین با گۆڕانکاریەک دروست بێ پاڵاوان دڵی خۆش بێ لەوەی کێتە سەر ستێجە چ خزمەتەیەکرێش خزمەتی ژەرەوە نییە کە تۆ شتێکی نەتیجەیەشی بێتێ خزمەتەوەیە کە تۆ کۆمەڵشتی جوانکاری هەن کە پاڵاوان دواتری بینێتەوە. من هیوادارم لەم پاڵاوان با بڵێن پاڵاوانەکان بە عام بەگشتی چاوەڕێ بکەن بزان لە ڕۆژی حوت و هەشتی مانگا ئێمە سوپرایزێکمان بۆیان هەیە وەکو شتە فەنیەکان باسەکەین. دواتریش وەکو خەڵاتەدارەیە کە لەسەر ستێجە ئێمە بڕێکی زۆر باشە کە تا ئێستا یەکەم جارە لە تەریخ و لە مێژووی عێراقایە تەنانەت نەک کوردستانیشە شتێکی وا بڕێکی وا پارە بدرێ بە یاریزان. چەندە دەبێ یاریزان؟ 15 ملیۆن بۆ 18 یاریزان. 15 یەکەمیمان هەیەکی 500,000 وەرەگرن لە هەر سێ ڕشتەی کلاسیک و بۆدیبیلدینگ ماستەر و فیزیکا. پێنج یەکەمەکانمانێ 15 نەفەرنێکی 500,000 وەرەگرن. سێ کەسمانێ ئۆڤەرۆڵە لە هەر سێ فیەکە بن بە یەکەمەکان یەکی 2 ملیۆن وەرەگرن. 20 ملیۆن دابەشەکرێ. 15 ملیۆن 15 ملیۆنەکە 7 ملیۆن و نیوی هی پێنسەکانی 15 کەسە 7 نیوەکە. دواتر سێ کەس لەوانە کە پێشووتر 500 خۆیان وەرگرتووە گۆڵدی خۆیان هەیە هاتوو ڕکابەت لەگەڵ هەر 4 منافسەکەی تەنیشتێکات لەو کاتەیەکە ئەم کەسا بێ بە ئۆڤەرۆڵ کە بێتە یەکەمی ناو یەکەمەکانی کە لە هەر 4 یەکەمەکەی کاباتەوە پێنسەی پێشووتر بردوێتەوە 2 ملیۆن و نیش چاوەڕێیە کابی باتەوە کاتە 3 ملیۆنی خەڵاتی دارایی لەسەر ستێجای بۆ سێ کەس 7 ملیۆنی 15 یەکەمانێ 7 و نیو سێ یەکەمێکەشمانێ 15 ملیۆنەکە. باش باچین ناو وردەکاری پاڵاوانێتیەکە وەکو یەکێتی لە ژوانی کوردستان چەند ساڵە ئەم پاڵاوانە تێدەکراوەتەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ یاریزانان؟ چەند ساڵە نەکراوەتەوە. بەڵێ وڵاهی ڕوونە من ئەگەر وەکو خوانەخواستە بڵێ وەکو ئەم پاڵاوانە تێ لە دوای چەند ساڵە؟ لە دوای چەند ساڵە بەستە لە چی یعنی چالاکیکی چالاکیکی بەو شێوەیە تا ئێستا نەکراوە. ئەکرێت جەنابتان وەکو میدیا سپاس بۆ خوا سپۆنسەر لەو ڕۆژەیە و برادرانی کەشمانە وجود دەبێ میوانێکی زۆریشمان بان کردو لە سەرجەم شارەکانەوە تەنان بە بەغاشەوە جێگری ڕێستی اتحاد با بڵێن نوێنەریکی ناردووە بۆ ئێرە ئینشاڵڵا وجود دەبێ لەو ڕێژەیە ئەکرێت لێوە لە ببینین ببرێ بە شۆ ببین لێ باشەوە کولێکە ئێستا ئێمە زۆر باسی چێن ئەوانەی کە بەشداری ئەکەن لەم پاڵاوانێتیە؟ بەڵێ هەموو ئەو پاڵەوانن کە هێن بەشدار مەبەستە سەر ستێجە بەڵێ هەر پاڵەوانێک ئێمە لە ئەوەڵ ڕۆژی ئەلانکردنی ئەم پاڵەوانێتیەوە پێش 3 مانگ
یەکێک لە خاڵەکانەوە بۆ کە لیژنەی دۆبینگمان هەیە لیژنەی دۆبینگ سێ کەسی شارەزا دانشێت هەر یاریزانێک کە هەیە پێش ئەوەی ناو بنووسێت پێشەوەی داخلی ناونووسینەکەیکەین ئێمە هی لەم حاڵەتە ئەم لیژنەی دۆبینگە بە شۆرتی سەرستەیجی خۆیەوە چکە سێ کلاسی سێ فئێجیا مازمان هەیە سێرێکی لەشێک کابزانی خامی لەشی ئەم کەسە بۆ ئەم پاڵەوانێتی ئێمە گونجە لەو لیژنەی دۆبینگیا دەرەچێت لویەک گرێک چەوریەک واتە شتێکی نەشازی پێوە هەبێ بۆی پاڵەوانەتەکە ناشرینکە ئێمە ڕەفزیەکەین ناشتوانێک گلەیمان لێ بکات لەبەرەوەی پێش 3 مانگ لە ئەوەڵ ڕۆژەوە ئێمە یەکێک لە خاڵەکان و تێبینیەکانمانەوە بۆ کە لیژنەی دۆبینگمانەیە ئەوش خودی خۆیگە نەشی زانی بەڕاهێنەرەکە لیژنەی دۆبینگە زانێ کەواتە سەیکردنی چییە بۆ فلتەرەکە ڕۆژ کەواتە ئێمە بەتوڵەیەکی خاممانێ لە لەش و ماسوولکەیە دواتر دەچێتە سەرەوەی حکام لەسەر ئەستەیج حەکەمەکان با بڵین سێ بەشی حەکەمی زۆر نیزامی جوانمانداناوە کە هەمویان بۆ پەڕی خۆشحاڵی وە گەنجی تازە پێگەشتون کارتی تایبەتی حەکامی عراقیان هەیە ئەمە نەتون کەسی ئاسایی بێنین هەمویان ئاگادار کردن تۆ پێش 2 هەفتە پێش ئێستا کە بۆیان هەیە بەشداریکەن سێ بەشدانین حەوت دانشن لەگەڵمانە پێشیان وتراوە پێشووتر لە ڕۆژی فەنیشا لە حوتی مانگ ئاگاداریانەکەینەوە کە هەر حەکەمێک یەک هەڵە بکار جێگەکەیە گۆڕین لەبەرەوەی ئەمانەوێت ئەوەی لەسەر ئێمەیە بۆ نمونە ئەوەی کە پاڵەوانتێکی پۆخت بەبێ غەش بڕابڕێ ئێستا ئامادەکارەکان لە چه ئاستێکایە و چەند ڕۆژێکی ماوە کە دەست پێکە پاڵەوانتەکە سپاس بەخوا هەموو فەنیەکان تاوە تەنها یەک شتێک گۆڕانکاری بەسەر هاتووە ئەویش هۆڵەکەیە ئەویش بەداخەوە بڵێن هیچ دەسەڵاتێک نەبوو هۆڵەکە تەلاری هونەرماندانا بوو بۆ پەڕی داوای لێبوردنەوە کە ئێستا لێرە منەما بڵێن باسەکەم تەلاری هونەر بوو کەجێکێکی زۆر کراوە و باش بوو بۆ ئیشەکەی ئێمە بەڵام بەداخەوە شتێکی زەرورتر هاتە پێشەوە کە مەجبور بووین تەسلیمی ئەمری واقع بین جێگەیەکی کەمان بۆ داناون ئینشاڵڵا سپێنە لە پۆستا بڵاوەکەین و لە پەیجەکەیە بەڵام لە کاتی خۆیان ئەنجامەدرێت لە کاتی خۆیان ئەنجامەدرێ و هیچ گۆڕانکاریەکیش نەکراوە ئەوەی کە دانراوە لە خاڵەکانە هیچ گۆڕانکاریەکمان نەکردووە باش ئەوەنی ئاگاداروی یاریزانان و ڕاهێنەران ئاستی ئامادەکاریەکەیان لەکوێیە ئێستا بۆ ئەوەی کە ڕۆژهێنی جوانترین نمایشی خۆیان بکەن و ئەنجامی گەورە بەدەستبێنە پاڵەوانتیە بە حکمی ئەو پەیوەندیانەی کە هەیەتە لە سۆسیالەوە بێ یاخو لە ڕێی تێلەوە بێت با بڵێن یاخو لە ڕێی گروپەوە با بڵێن ئێمە کە گروپێکی اتحادی لە ژوانیمان هەیە لە سەرجەم شارەکانی کوردستان بۆ پەڕی خۆشحاڵیەوە فیدباکێکی زۆر باشی هەیە ینی بەڕاستیەوەی کە چاوەڕێ ناکرێت زۆر شوێنەیەڵێ تا ئێستا لە بتوڵە عراق شاونە ڕنگدانە و کاردانەوە با بڵێن بەرهەمی نەبووە لەم جێگایە باڵم بەس ئێمە بۆ پەڕی خۆشحاڵی و چاوەڕێەکەین ناشوانی هیچ عادەتێ بڵێن چونکە پاڵەوانەتی لە جوانی لە وڵاتی ئێمەوە بە بەشێوەی ئۆنلاین ناتوانانی تۆ ڕێجیستەرکەیت هەرچەندە بۆ پەڕی خۆشحاڵی و لە پاڵەوانەتی داهاتوو تراوە خێنە سیستەمی چالاکیەکانمانەوە لەبەرەوە لە ڕۆژی حوتی مانگە ئێمە بۆمان دەرەکەوێت چەند بەشدار بوو بەشدارە بێت باش بەس ئەوەی کە بزانی لە سەرجەم شارەکانەوە پاڵەوانان لە ئامادەکاریان باڵێ بۆ پەڕی خۆشحاڵیەوە مەدالیەکان لەکوێ دروستکراوە بین چەند جۆرێکی جیاوازە بەڵێ ئەم مەدالیانە مامۆستا حەز دەکەم یەک شتێکێ لەسەرمە قسە بکەین ئەویش ئەوەیە کە بەداخەوە قسەیەکەم لەوەتی پاڵەوانێتیەک لێنەم وڵاتەیە لەناو بازار مەدالیایکی ئاسایی کە کەمترن لە 5,000 دینارەکرێتە ملی پاڵەوانێکەوە هیچ نەڕێزێک نەقیمەتێ نەشتێکی نییە شتێکە لە بازار ینی کەسانێکی ئاسایی شتوانێت بیکڕە لە ماڵەوەی واسێ بڵێ مەدالیان وەرگرتووە نابێتە جێی تعلیقی یاخود جێی گومان بەڵام ئێمە هاتوین بۆی بەدەر نەبێ بۆ یەکەم جار با بڵێن لە پاڵەوانەتی کوردستانە بەم شێوەیە بە حەجمێکی هەم وەزن و هەم حەجم و هەم قوتری هیچی کەمتر نییە لە پاڵەوانەتی گەورەکانی دەرەوە بگراهانیان وەزنیشیان گرانترە قورستریانی بەبەستم بە تایبەتی دروستمان کردو لۆگەیەک و قاڵبێکی خۆمانە لە وڵاتی ئێران بۆیان دروست کردین و سەرجەمیان گەشتون و ئامادەن لە پشتی بەڵێ لە دەرەوە دروستکراوە هەموو یەکێک لەمانە کەی بینێمە گۆڵدەکەی ئەم گۆڵدە لە پشتی نەتیجەکەی نووسراوە تەنانەت لە پشتیشی نووسراوەکو هیچی کەمتر نیە لە پاڵەوانەتەکانی دەرەوە با بڵێن مەدالیاکان لە پشتی نووسراوە کە ئەمە بۆ چه شخصێکە بێ بۆ چه فئەیەکە بێ یعنی ناتوانانی بۆ من ئەمە بین بە کەسێکی کە بۆ خۆی دیاری کراوە هیچ گۆڕانکاری لە جۆری بەڵێ فیزیک و کلاسیک و بۆدی بیڵدینگەکە بەڵێتیایەتی بۆ منە کەسێکە گەل لە فیزیکان لە باڵای 170 یەکەم بێت لەمە لی نووسراوە لە پشتەکەی وەزنی خۆیەتی و باڵای خۆیەتی و یەکەمی بەدەستێنەوە پیرۆزی بێت دووەمەکە بە هەمان شێوە ئمە یەکەم تا پێنجەمیش مەدالیامان داناوە بۆ هەمویان وەرێگرن یەکەم تا پێنجەم لە پشتەوە هەم فیەکەی نووسراوە هەم نەتیجەکەشی نووسراوە ئۆڤەڕۆڵەکەش سێدانە لەمەمان هەیە ئەویش بە هەمان شێوە ئۆڤەڕۆڵ لە پشتەوە نووسراوە تاری کراوە دائیمە باسەکرێ خولەکانی کوردستان پاڵەوانان بەرەو کوێ بن ئەم جارە ئەم پاڵەوانێتی ئێوە کە بەو تێروتەسەلی خۆت باسیەکەی سپۆنسەر هاتۆتە ناوە سەرفەتێکی زۆردا خەرجێکی زۆرتان کردووە پاڵەوانان جگە لە سوودمەندی مادی سوودی چی ئەبینن بەڵێ لێرە بەداخەوە لەبەرەوەی
ئەویان گۆڕانکاریەکە ناتوانین ئێمە با بڵێن دار ئەسایەکمان پێنی و گۆڕانکاری دروستکەی بڵێن ئەم شادەی کەم بەڕێزانە وەریەگرن لەم ڕۆژەیە بتوانێت بیانگەێنێ بە شتێکی باش بەڵام ئاسانکاریەکمان بۆ کردو بەڵێنێکمان پیاوانێکە لە خاڵەکانەوەیە کە ئەو سێوەرۆڤڵۆڵی کە ئەیەنێت سێ یەکەمی یەکەمەکان ئۆڤەڕۆڵەکان بەڵێنمان پێیان و ئەشی بینە سەر لە ماوەی 2 هەفتاواتە دوای هەشتیمان کە پاڵەوانێتەکە تەواو بێ و کەسەی کە کارتەکەی خۆی وەرەگرێوەکو یەکەمی یەکەمەکان ئۆڤەڕۆڵ ناوی وەرەگیرێت کەمتر لە 2 هەفتە باشە داوە نامەیەکی وڵاتی ئەمریکای بۆ وەرەگرین ئێمە داوە نامەیەشی بۆ وەرەگرین با لێرە ئەمە ڕوون بێ لە سەرەتاوەچیمان تۆ فەنی گۆڕانکاری بێوادیمان تیا دروست نابێت دڵنیا بەلەوە چکە هەموو شتەکان بە یاساکراوە بە بناغەکراوە لێرە ئێمە با بڵێن ئەم داوە نامەیە کە وەرەگرێم شخصە تەستیمیەکەین لە ماوەی 4 مانگی داهاتوە یاخود 3 مانگی داهاتووی ساڵی 2000 کۆتای ساڵی 2023 ئەم شخصە بچێت ویزەکە بە خۆی وەرگێ ئەگەر ویزەکەی وەرگرت چوو سەفەرەکەی کرد تێچووی پاڵەوانێتەکەی کامل ئەسوێنێ بەڵام بە ویزەکە وەرگێت خۆی بەڵێ کاری خۆی بکە ئێمە تێچۆکەی ئێمە داوە نامەکەی ئایدی ئێمەیە کەمتر لە 2 هەفتە بۆ هەرسێکیان تەستیمیانەکەین زایدن تێچۆکەشی ئەگەر ویزەکەی وەرگرت چەندێکە تێچۆکەی خۆت بەشداریت کردووە لە ئەمریکانە پاڵەوانێتیان ئەوەی من چون لە گاز ئەم پارەیە ئێمە خۆمانی اتحادین با بڵێنیشی فەنیمان هەیە بەشداری هینە با بڵێن دیاریەکەین بڕەکەی کاتە دیارە خۆمان تکتەکەی بۆ بڕین تێلەکەی بۆ حەز دەکەین شتەکانی کەشی ڕوون و ئاشکرا لە چی پاڵەوانێتێکا بەشداریکا لەوێ مەسڵیۆس ئەیمان هەیەمە ڕێکخراوێکی تازەیە هەر بەشێکن لە MPC گروپێکی زۆر جوان جیابوونەتەوە ئیشێکی زۆر باشەکەن لەسەری هیچی فەرق نیە لەگەڵ MPC و بگرێتوان بچین بیانێری بۆ MPC هیچ کێشەیەکی نیە لە وڵاتی ئەمریکا لە کۆتا مانگەکانی ساڵی 2023 ئەو کاتە باشە خەرجی پاڵەوانێک بۆ دەرەوە و خەرجی پاڵەوانێتێکی ئاوا ئەمە ئاسانە یەکێتی لە ژوانی کوردستان بچێتە ژێرباری ئێستا ڕێخستنیوانە بەداخەوە پرسیارەکەت کرد مەجبورم جواب بەمەوە جنا پرسیارێکی قورسە اتحادی ئێمە وەکو یەکێتی لە ژوانی بەداخەوە بانکی حسابەکەی بەڕقەم حسابەکەی سفرە باشە ئەمە لەلایەک هیچی تیانە خۆشەگەڕێتەوە بۆ چالاکیانی پێشووتر یاخود سەراحەتەی کە نەدراوە پیانۆک و نەشاتاتیان بتوانن داهاتێک کۆکەنەوە گلەیەکە بۆ هیچ کەسێ جێ نایڵین بەڵام هەموو بەشدارین تایە دواتر ئێمە نوێنەرایەتی با بڵین سەربەیەکی لژنەی ئۆلۆمپی کوردستانی لژنەی ئۆلۆمپی کوردستانیش بەداخەوە کە ئێستا وەزعەدارایی زروفەی کە هەموو مانی تیاین لژنەی ئۆلۆمپیش بەدەر نییە لەو قەیرانە لەبەرەوە چەند جارێمە بۆ منە کتابمان کردووە لە سەرەتای سێمانی ڕابردووە کتابمان کردووە بردومانە بۆ سەرەوە بۆ ئەوەی بتوانن هاوکارمان بن بتوانن ئێمە حساببانقی اتحادەکەمان تۆزێک دەوڵەمەند بکەین بتوانین نەشاتی ترمانە بێ و باشتر بکەین خزمەت بکەین تەنان بیرمان لەوە کردوێتەوە منتەخەبێکی کوردستانی دروستکەین ئۆڤەڕۆڵەکان ئەو سیانە بکەین بە ئەندام بیان بین بە پاڵەوانێتی دەرەوەش وەکو چۆن عراق نادی هەیە منتەخەبی هەیە ئێمە بتوانین وای لێ بکەین و کەسێک کە شەهادەکان وەرەگرن وەکو عراقی چی فەرق نەبێ بتوانین مستەفید بێ لە مەعاشیشا لە موچای بتوانین داوا لە حکومەت بکەین چکە عەدەدێکی کەممانە ئێمە ساڵانە ناتوانین وەکو عراقی لێ بکەین ڕەوادێکی زۆر ببڕینەوە بەڵام دەتوانین چەند کەسێکی باش و دوار و دیار و جوان بخینەوە پرۆسەوە ئەمە لە داهاتوە وادی ئێستاە بەڵام هەوڵانە لەم حاڵەتەیە ئێمە مەجبورین بەدی لێ بدۆزینەوە تۆ نەشاتت هەیە نەشاتێکی قورسە من لێتی ناشارمەوە مامۆستاکاران بەداتا لامە پرۆپۆزەڵی کتابەکە کە تەسلیمی لژنەی ئۆلۆمپی کراوە 36 ملیۆن و 628 هەزار دیناری تێچێ پاڵەوانێتیە ئەگە منم پاڵەوانێتیە لژنەی ئۆلۆمپی هیچ بەشدار نەبوو بە هیچ بڕەپارێک اتحاد خۆی هیچی پێ نییە ئەم بڕەپارێک کەم نییە لە چالاکیێکی وایە ڕاستە چالاکیەکەی شەڵای بینن لە ڕۆژی حوت وەشتی مانگە کاردانەوەی چۆنە بێت مەجبورین لێرە بۆ نەبیرمان لە بەدیلێک کردوێتەوە شەوەیە کە بتوانین بۆ لایەنێکی تیجاری با بڵێن وەکو لایەنێکی بزنس کەرتی تایبەت ڕەحمەتە لێبێ بتوانین مستەفید بین لە میشە بۆی هیچ نەبێ فەنیەکە بڕوا بەڕێوە هیچ نەبێ و نەشاتەکە جوان بێ مەجبورین ئەم ڕێگەیمان گرتوێتە بەر بۆ پەڕی خۆشحاڵیەوە جێتێک و شوێنێکمان دۆزیوەتەوە کە هەمادەیە من دڵنیاشم با بڵێن لەژێر باری زەرەرا دەرەچێت بۆی بەڵام نەفەسێکی جوانی هەیە و خزمەتێکی باشی پێویستە بۆی بتوانین هاوکاری یەک بین ئەو جێتە هەوڵێکی باشی یاوە دڵسۆزانە و دەستکراوانە بەس لەبەرەوەی فەنیەکە وەکو خۆی بڕوا ینی ئەمە بە سپۆنسەر بەڕێوە سپۆنسەر زایدەن دەستگای میدیای کورسات سپۆنسەری میدیای بەڵێ ینی ڕۆژی هێنی و کەسانی کە لە هۆڵەکەش ئامادە نەبن دەتوانن لە کورساتەوە بینەری نمایشەکان بۆ پەڕی خۆشحاڵە لە دوو کاتی جیاوازە وەکو پێشتر بابن ڕێکەوتنێکمان لەگەڵا کردو هەم لە کاتژمێری 11 تاکو 12 بەیانی سەر لە بەیانی هەم لە 6 بۆ 7 ئێوارە بە هەمان شێوە شتێکی کەژمان وسەباوەشم بین نەچێویژەوەی کە فیناڵە
فیناڵ تا ئێستا لە عێراقەوە ڕووی ناوی شەوەیە کە ئێمە لە سەعات 9 بەیانی لە 8 مانگە یەکەم وەزنە ببێتە سەر ستیج دەستەکەین بە چالاکی کات تەخیر ناکەین چکە یاریزان بەڕاستی هەر تاچێک لەو برادرانە کە لە یاریزان کە بەشدارە بنیانە سەر ستیج من لە مانوبوونیان تێگەم یعنی ناتوانین استغلالی کاتیان کەین بۆ لەبەرەوە توانین زۆرترین کاتیان بینێ بۆ ئەرزی لەشی خۆیان بۆی لیان تێبگەین بۆی بتوانین تەحکیم باڵێن حقی خۆی باتێ ڕەحمەتە لێبێ لەم حاڵەتەیە کاتمان پێویستە لەبەرەوە نۆ دەست پێکەین کە نۆ دەستمان پێکرد چەند ڕشتەیەکە ڕۆین بۆ دیبێڵدی مەخسۆتە بەیانیانەوە کلاسیک مەخسۆتە ناوەڕاست و فیزیکە خینە دوای نیۆڕۆ لەم حاڵەتەیە پێش ئەسەر ئێمە هەوڵەین کاملیان با بڵین پاکتاو بکەین کە پاکتاومانکردن فیناڵ دروستە بێت دواتر بۆ ئۆڤەرۆڵەکە 15 نەفەرمان هەیە با بڵێن ئەمێننەوە کە هەر 15یان یەکەمن هەر یەکەو لە فێی خۆیان 5 ئەمانە من نەتیجەی خۆیان وەرگرسیە کەسیان لێ اختیارەکەین قسمت بێ ئینشاڵڵا بەرنامەکەمان تێک نەچێت ئینشاڵڵا تێکش ناچێت لە 6 بۆ 7 ئێوارە فیناڵەکە دروست دەکەین واتە 15 نەفەرەکە کامیان یەکەمن یەکەمەکان لەجێعکەینەوە باش ئەمە دو پرسیار لەوە بکەم شتێنەکەشمان بین نەچێت باسی شتێنەکە ئەو پشتێنە بەڕاستیەوە من خۆم لە سەرۆلمپیا بەحی بینیم باڵێن کە پشتێنی فەخری پێڵێن شتێکی زۆر سادەیە زۆر دەتوانی بڕێ لە ڕووی نرخیشەوە زۆر لاوازە بەڵام شتێکی جوانە ئیرێ بە یەک تاکە کە سەوی شەوەیە کە ئێمە لە کاتی دۆبینگەکە لە حوتی مانگەکە لیژنەکە دانشن کۆمەڵێکمانێ بۆ چاودێر بۆ حکمی ئەم پشتێنەکە وەکو دیاری بین باشە ئەم پشتێنە نمونەی لەش جوانیە ینی جوانترین لەشکەلە و پاڵەوانێتیە بەشدار بێت ئێمە توانین وای لێ بکەین کە ئەم پشتێنەی پێبەخشین ئەوش بە هەمان شێوە لەسەر چی وشکترین و خامترین ماسوولکە واتە جوانترین لە ڕووی وشکیەوە احتیمالی ئەو کەسەی کە ئەمە بە یەکەمیش نەبێت لە کلاس نەخێر ئێمە پاچەکەی لێکەین ئەمە شتێکی جیاوازە ئێرێ بە یەک تاکە کەسێک ئەویشەوەی جوانترین و وشکترین ماسوولکە لەسەر تەنها فەخریە فەخریە و یەک دانەشە ئەکرێکی هەشتم بێت نەهشتم زەحمەتە کە ماسوولکە کە وشک و جوان بوو ئێمە شتێکی کەشەیە لە تەحکیمیە هەموو لە تەمەرفەنی شاباسەکەی تەحکیمی ئیشی ئێمە لەسەر وشکبوونی ماسوولکەیە زیاتر ئێمە حەزم و گەورەی چۆریمان ناوێت کە بەڕاستی مانوبوونی پاڵەوان لە وشکردنەوەی ماسوولکەکەیە دەرەکەوێت باش تو هەمین قسە جێڵم بۆ خۆت ڕۆژی هەینی لەسەر ستەیجی پاڵەوانێتی کوردستان پاڵەوانان خۆیان ئەبیننەوە ئەتەوێت چی بڵێ بۆ هاندەرانی ئەم یاریە وەکو جێگری سەرۆکیەکەتی لە جوانی کوردستان من سوپاسی تۆەکەم بۆ پرسیارە جوانەکە بۆ پاڵەوانانیش بۆ هەمویان لە هەر شارێکی تەنانەت عێراقیشەوە گەریان پاشە ئێمە کێشەیەکی وەرزشمان نییە ئێمە ڕوحێکی پاکمان هەیە لای من لای برادرانیش بەعام باوڵێن جەختمان لەوە کردوتەوە کە پاڵەوانێتیەکی زۆر کە پاڵەوانێتیەکی زۆر پاک بێ باوەڕم پێ بکە ئەمان حەزەکەم لێرە بەسە بۆ پەڕی سەراحەتەوە پێ بڵم پەیوەندی کراوە لە ڕێی ئەوەی کە بۆ نمونە چۆن بتوانین ئێمە شەخصێک وەکو تەکلیف با بڵێن شتێکی پێ بخشێ لە بەرامبەر شتێک بیرێتەوە ئێمە دڵنیامان کردوتەوە کە لە پێنجێک کە نزمترین پلی مەدالیای هەیە بە $10,000 نافرۆشین لە بەرامبەرە ئەمە بەبەستم لە پوختیە هیچ فەرقێکیش ناکرێت من دڵنیام و لێرەوە پێشوازی لە هەموو پاڵەوانێکەکەم لە هەر شارێکەوە هێت وەرن بفەرمونون ببینن چ پاڵەوانەتێک و چ جوانیەک و چ سپرایزێکمان بۆ ئامادەکردوون لە باوەم بیر نەچێ ڕێخستنی پاڵەوانەتی قورسە یاخۆ ئامادەکردن بۆ سەر ستەیج زە خۆ دیاریزان نیت 24 ساڵە یاریەکەم 28 پاڵەوانەتی دەرەوەم کردووە هیچیان بە هەمویان بە قەیمەمانوی نەکرد ماندوو نەبی لەش ساغبی سپاس بۆ ئامادەبوون لە سپۆرت مەگازین